بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان خۆشەویستان پرسیارێکی زۆرمان بۆ هاتووە هاوڵاتیان دەپرسن دکتۆر نازووری نەرم چییە و بۆچی بەکاردێت و باشیەکانی ئەو ئامێرە چییە؟ طبعا نازووری نەرم بە کورتی نازوورێکە بەکاردێت بۆ شکاندنی بەردی گورچیلە بە تایبەت ئەو بەردانەی لە سانتیمنیۆ کەمتر بن و لە ژوورە جیاوازەکانی گورچیلە بن. طبعا ئەمەی بەدەستمەوەیە ئەمە نازووری نەرمە، تیرەکەی 2 ملیمونیوە، درێژیەکەی 6 بۆ 7 سانتیمە. لەبەر ئەوەی دەچەمێتەوە بە هەموو ئاراستەکان بەم شێوەیە کەواتە دەتوانێت بگاتە هەموو ژوورەکانی گورچیلە و بەردەکە بشکێنێ. باشی بەکارهێنانی ئەم نازوورە ئەوەیە کە چارەخواست لە هەمان ڕۆژا دەتوانێت نەخۆشخانە بەجێ بێڵێ و دوور دەکەوێتەوە لە نەزیفی و ئازاریشی کەمترە. بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.